بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم خۆشحاڵم کە ئەم ئێوارەیەش لا ئێوارانی ڕەمەزان بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە و لە ئاڵلقەیەکی نوێ و دەڤەرێکی نوێیە. خۆشەویستان، یەکێک لە ناوە جوانەکانی مانگی ڕەمەزان مانگی عەفووە. عەفوو ئەوەیە کە خوای پەروەردگار لە ئینسان هەمووی بەرز و نزمیە. ڕەنگە هەر یەکەمان لەگەڵ دراوسەیەکمان، لەگەڵ ڕەفیقێکمان، لەگەڵ برایەکمان، لەگەڵ خوشکێکمان، لەگەڵ کەسێکی نزیکمانە، ڕەنگە نیگەرانیەک یاخود دڵ عاجزیەکمان هەبێ. پێویستەکە لەم مانگەیە لە یەکتری خۆش بین، لە مانگەیە لە یەکتری ببورین، چونکە ڕنگدانەوە عیبادەتی مانگی ڕەمەزانە بێ بریتی بێ لەوەی کە ژیانمان فۆرمات کاتەوە، ژیانمان سەر لە نوێ بکاتەوە. نوێژ ئەوەیە کە تۆ لاپەڕێکی نوێ لەگەڵ هەموو ئەو عەزیزە و خۆشەویستانەی کە ڕۆژێ لە ڕۆژان شتێک ڕوویاوە لە بینتانە، لاپەڕێکی نوێ، لاپەڕێکی سپی بکەیتەوە. تەمە ناوەکەن کە ئینشاءڵڵا پێشەوەی بگەینە جەژن ئەم لێبوردەیە خود ئەم عەفووە ئینشاءڵڵا ئەنجام بدەین. و بۆ خۆشتان نەزانن کۆتایی مانگی ڕەمەزان بریتە لە جەژن هەر سەراپای بۆ ئەوەیە کە ئینسانەکان لە یەکتری خۆش بن و گەردن ئازایی یەکتری بکەن. خۆشەویستانە، ئەم ئێوارەیە بەرنامە ئێوارانی ڕەمەزان لا گوندی چنارەیە. چنارە لەسەر شارڕێگای هەڵەبجەی تازە دەربەنی خان هەڵکەوتووە. بنارێکی جوانە. ئاوە سەیرەکەین لە بەردەممانەوە دەریاچەی دووکانە و هەروەها ئەندازەیەک کۆتایی دەشتی شارە زوورە. چنارە گوندێکی خۆشە، لە ڕووی ئیداریشەوە سەر بە دەربەنی خانە، چونکە چەند کیلۆمەترێک لە دەربەنی خان دوورە. تەمە ناوێکم کە ئینشاءڵڵا ئەمڕۆ لە چنارە چاو دڵتان ڕۆشن بێتەوە و بەرنامەکەتان بەدڵ بێ. فەرموون با پێکەوە لە چنارە بین. با لە سەرەتایە کاک شێخ لەسەر ڕەمەزان بپرسین، بزانین وەزعتان لەگەڵ ڕەمەزانە چۆنە؟ وەڵاهی لە خوا بەزاوی حەمدوسەنا بۆ خوا باشین شکر. ئارە وەڵا حەمدوسەنا بۆ خوا هەمووی مناڵەکانشمان لەخوا بەزاوی بە ڕۆژوە هەمووی. الحەمدوللا. ماشەڵڵا کەژوهەوای ئەم ساڵیش بەتابەتی ئەم چنارەیە ئێوەش ماشەڵڵا خۆشە. هیچ بیانویەک نییە. کاک شێخجان، با بزانم جەناب دوازام ئەنجومەنیشی، بزانم ئێستا چنارە چەند ماڵە؟ واللهی تقریبا نزیکی 20 ماڵێکی تایە. 20 ماڵ. ئەو 20 ماڵە بە هەمیشەیی ئەمێننەوە؟ واللهی ئەوەی کە ئەمێنێتەوە تقریبا ئەو 20 ماڵێ. ئارە وەڵا. کاک شێخ، خەڵکی کە لێرە ماوەتەوە ئەو 20 ماڵە ژیانیان لەسەر چیەکەن؟ واللهی ئەو 20 ماڵە کە لێرەیە زۆربەی زۆری خانە نشینە و ویتر معاشێکی هەیە و ئەوانەیە. باشە. ئەی ئیشوکار ئەگەر ئیشوکار هەبێت چیەکەن؟ واللهی تقریبا نامایە 4 ماڵ 5 ماڵمان هەیە، ئەوە وڵاخ و حیوانمان هەیە، مەشغوڵی ئەوانن هەیەە، ژیان لەسەر ئەوەیە. کاک شێخ، ئێستا ئاژەڵداریش جۆرە تەماڵێکی پێوە دیارە، زانی خەڵک حیوانی ورد ڕناگرێ، هەر مانگاوشت ڕاگرێڵەن لە بۆی مەرەخەسی مەرەخەسێکاوی تر کەسی ناگەرێکوێت ماڵی هەرکەسە خوا قەیراگە. ڕاستە فەرمووی. دێکە شکڕ و لە ئاوەدانیە یاخود ینی چۆڵ؟ حەمد بۆ خوا بەرەوە ئەوەکی ئاوەدان بێت ئینشەڵڵا. کۆمەڵێکمان هەیە زۆر دڵسۆزانە محاولەکەن بۆ ئاوەدانکردن و ئاوەدانی دیەکە و خان و دروستەکەن و تێن و ئیتر زۆربەی لەیرەن بەرەو ئەوەکی ئینشاءڵڵا بەرەو ئاوەدانیە. کاک شێخ جان، کەواتە
شکر ئەوەی کەماوەتەوە دڵی بە ئێرە خۆشە. حەمد و سەنا بۆ خوارە وڵا لەخوا بەزیابێ ئەوانەی کە سابتین ئەمە هەمووی دڵی پێی خۆشە بۆیە دانیشتووە لەخوا بەزیابێ ئیتر کۆمەڵێکی تریشمان حەمد و سەنا بۆخوا بەرەو ئەیرەوە خەریکن هەمووی خانوو مەسرەفێکی زۆر ئەکا لە بەرەوەی ئینشاءڵڵا بەرەو ئاوەدانیە. کاک شێخ بابزانم زەویوزار چیتانەیە ئەلحەمدوللا فەلاحەتەکەن؟ وڵی زەویزار هەیتر هەر وشکەدانە ئاو نەماوەی ساتە ئاوی سەر عەرزمان نەماوە هیچ ئەو سا مەرەزەکرا توت نەکرا بەڵام ئاوی سەر عەرز نەماوە. باشە ئێستاش بڵین ساڵە چۆکو ئەم ساڵ کە باران شکر هەبووە سەرچاوەکانتان نەژیاونەوە؟ وڵی سەرچاوی سە حالیان ژیاونەتەوە بەڵام دا ئەبەزنەوە لەبەرەوەی بیرێکی زۆر هەڵکەنراوە ئاو دابەزیوە ئاوی سەر عەرز هەمووی دابەزیوە. ئاویش دەمارە ئاوە کە تۆ بەبیر قەتعت کردتر نایە بەکەن بیر قەتعگر سەر ناکەوێت ئیسا حالیانەوە مزگەوتەکەمان ئاوی باشە بەڵامەکو ماوەیەکی تر کە بیر کراوە و سەرف بوو دا ئەبەزێ. کاک شێخ بزانم دراوسێ دیەکانتان چۆچوێ؟ وڵی دراوسێ دیەکانمان ئەمە لە خۆر هەڵاتمان و ئەحمە برنەوە ئازەبانە لە ڕووی قیبلەمان و سێدارە و بیرکێن لەم خۆراواشمان و ماڵی شێخ بنەیەکی ماڵی شێخ عوسمانی بیاری لێ. کاک شێخ وا بزانم ئێوە سەر بە دەربەنی خانیش واتە ئیشوکاری ئیداریتان لەوێ دەربەنی خانی نەرەوەڵە مەشاکیلی ئەرز و با بڵێن نێوان و سنوور وشتان نێش سنوور حەمد و سەنا بۆ خوانە وڵا سنوورێکمان دیاریکراوە وەکو حدودی وڵاتان چۆن حدودەکە دیوار ئەکەن ئەو چەمە بە چواردەورمانە حدودە و هیچ لەخوا بەجا هیچ مەشاکیلێکمان نییە. الحەمدلله الحەمدلله خوا مەوفەقتان کاخوا با لە شێخژنیش یەک دوو پرسیاری لێ بکەم. سلام علیکم شێخژن. سلام بەخێر بێنی ئاخوا هەر لە کوردەواری عادەتەن خێزانی شێخ هەر پێڵن شێخژن وایە؟ باڵێ بەڵێ شێخژن با بزانم تۆ لێرە لە دایک بوو یاخود لە شوێنی ترەوە هاتوو بێ؟ وڵا لە شوێن هاتم بێرە ئەی ینی کەواتە تۆ پێش ئەوەی کە گوندەکان تێکچن ماڵتان لێرە بوو جەنابەت لێرە بوو؟ لێرە بووم لێرە بووم. با بزانم ئیشوکاری پێشتر ئەمە چەند با بڵێن ڕاستەکەی لە دوای ساڵینەوە و دووانەکە دیەکان ئاوادان بوونەوە خانوو بوو بە کۆنکرێت و ئەوانە ژیانەکەش گۆڕا بەس با بزانم ژیانی ڕابردوو جەنابەت چیت بەبیردە هەر لە چراوە هەر لە خانووی دارەوە؟ وەڵا خانی دارمان بوو تچرامان داگیستان و لە دوای کارەوان بۆ هاتر ئەکەوتە ژیانی خۆش وەرا. ئێوە زوو کارەباتان بۆ هات؟ بەڵێ ئێوە چکە نزیشی دەربەنی خانوو ئەوانە بۆ ڕەنگە هەر بەر لەوەی کە دیەکان هەفتا شش هات. باشە بابزانین تۆ ئەو ژانەی ڕابردوو چیت بەبیر دێمە بەسم ئەوەیە کە ژنانش ئەو کاتە ئەرکان قرس بوو ینی پیاوەکانە بۆیە چی بکەن ئەوان ژنەکانش لە تێکیانە ئەوی شانە بکەن. لە هەفتا شش هەشت هاتوومەتە ئێرە من ژیانم خۆش بە نازانم شێخ دایمە فەرقێکیان هەبووە لەگەڵ خەڵکی ترە وایە؟ وەڵایتر نازانم ژیانم خۆش بووە. ئەی ساڵ بۆ هاتوومەتە ئێرەوە نازانم باوە بپرسم تۆ وەختی خۆی سەر و کوڵاو ئەوانە هەبووە ئەوانە بەکارهێناوە؟ بەڵێ بەڵێ سەرکڵا وڵی من بەکارمە بەس بۆ کاتێ شار. تۆ بەبیرت دێ کە شایی ئەکرا یا مەولوو دەکرا خەڵک هەمووی بانگەکرا دیەکانی دەوروبەر بانگەکرا ئیتر قازان و قاملەمەی گەورە هاتوو دیاتەکان بانگەکرا هەمووی ئیتر وەجاری هەمووی ئەهاو ژن و مناڵکشتی ئەهاو ئەوە نەبوو بڵێ بەخوا هەر با نەفەرێ بێ و دوو نەفەر بڕوە هەمووی ئەهاو ماڵ و مناڵەوە هات ئەرە وڵا لەگەڵ کاک شێخە الحەمدوللا ژیانتان خۆش بەڕێک وڵا شکر بەڕێ خۆشمان ڕابەتی ئەرە وڵا خۆش ینی الحەمدوللا لە ژیانەکە ئەرە وڵا ڕازی من لە ژیانەکەمان خۆش بوو ئەرە وڵا. کاک شێخ با پرسیاری ئەوەش بکەم قەدیم ڕعایەت زۆرە کرا ینی مەسەلەن بۆن منە لەو دێی دراوسێتان ئەگەر کەسێک بمردایە کابرا لێرە ڕیشی نایە تاشی لێرە جلیان ناشۆد و جیلیان بە تەنافە ناکرد دەنجی ڕادیۆ تەلەڤیزۆنیان ناهات تۆ ئەوانە چیت بەبیردی لەو بارە؟ وڵا بیرتێ وەڵام من بۆ نمونە کوڕێکی ئامۆزامان لە نەورۆزا سوتا مامۆسا جەمیل ساڵی بەسەرا تێپەڕی و لە ماڵێک دانیشتوین تەلەڤیزۆنیان کردو یەک دوانێ لیان ڕاپەڕیمتان کاکەوە عیب ناکەن تەلەڤیزۆن بۆ کاکە ئەوە تەعزیەمانە ئێمە ئەوسا ئاوا بوو دوای ساڵێک بەخوا بەڵام میسە تەقریبەن تۆزێک ئەوە خاو بۆ تۆ ئەرەوەڵە فەرقی کردو خاو بۆت.
مامۆستا سەلام عەلیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته يا أخو خير بن سەر چاوم. باشی سوپاس دەکەم. مامۆستا با لەوە بپرسم جارێ تۆ لە کەیەوە مامۆستای ئەم گوندیت؟ قوربان من لە ساڵی 1997 مانگی حوتی 97 ئیمام و خەتیبی ئەم مزگەوت. ئێستا کە ئاواز دێی بەسەر ئەو ڕێگایە مزگەوتەکەتان زۆر سەرنجڕاکێشە، مزگەوتێکی گەورە و ماشەڵا زۆر جوانە. چۆن بیرتان لەوە کردێتەوە مزگەوتێکی ئاوا لێرە لەم گوندەیە بنیاد بنێن؟ قوربان ئەمە جێگەی باوباپیرمانە تەمەن زیاتر لە 250 ساڵ مەدرسە و بڵێم یەکەم مەدرسەی ئەم ناوچە بووە و تەدریسێکی زۆری تیاکراوە، بۆیە بیرمان کردەوە لە دوای بوومەلەرزەیەک دای لە مزگەوتەکەی پێشومان کە ئەو جوڵە تێکچوو بوو ئەم مزگەوتە بنیاد بنین بە هاوکاری یەک دوو خێرخوازی دیەکەی خۆمان کە کاکشێ ڕەحمە و براکانێتی ئەم مزگەوتەمان بنیات نای خۆی پەروەردگار جەزایان داتۆ ئەم تۆفە جوانە و شتە ڕەنگینیان بۆ کردی. لە قسەکان تا شتێک بۆ من سەرنجڕاکێش بووتت زیاتر مێژووی 2.5 لێرە مەسەرەن تەدریس هەبووە، لێرە دەرس و دەور هەبووە، لێرە پێگاندن هەبووە، ڕەنگە ئەندازەیەک جگەلەوەی کە شێخەدەیە ڕەنگە مەلاشی تیا پێگەشت بێ. مێژووتان دیارە ئەوە مێژووی مەسەلەن مێژووی مەلازادەیی ئێوە؟ بەڵێ قوربان ئێمە نەوەی مەلا ئەبوبەکری موسەنیفین، باپیرەمان سەید نیزامەدین لە دەی چۆڕەوە دەی چۆڕی مەریوان هاتووە بۆ ئێرە، هەر لەگەڵ هاتنی بۆ ئێرە سولەیمان پاشای بابان هاتوتە خزمەتی و ئەم ئەرزانی داوە پێی و لەیرانی شتەجێ بێ و مەدرسەیەکی دروست کردووە. هەر لەو سەردەمەوە یعنی تقریبان لە 250 ساڵی ڕابردووە چەندین کەڵەزانە و عالم و پیاوی ئاینی داوە بەم کوردستانە. بڵێنیکی لەوانە شێخ سڵێمان بووە کە مامۆستا مەلا عەبدولکەریم و دەڕیسە فەرموێت شیعەلادینی بەیارە هیچ بڕیارێکی نەداوە کە ئەو قسەی لەسەر نەکرد بێ، ئەمەندە زانا و خوێنەوارێکی گەورە بووە. لەوانە بڵێن شێخ سەمیعی کوردی کە وڵاتێکی وەکو حەلەب مەدرسەی ئەحمەدی هەبووە کە تاکە مەدرسەیەکی کورد بووە کە ئەکەوێتە خەتەرەوە، شێخ حسەینی کوردی نامەیەک ئەنووسێت بۆ مەلاگچکەی هەولێر ئەڵێ مەدرسەکەمان لە فەوتانایە و منیش لە مردنام، کەسێکم بۆ بنێرە کە چەند زمانێک بزانێت و پیاوێکی بەتوانا بێ لە علومی شەرعیە و کەسێکی نادر بێ بتوانێت لەم شوێنە بژی چکوم فەڕەنسیەکان لێرن. ئەویش تەنها کەسە کە ئیختیاری ئەکا شێخ سەمیعی کوردیە کە بە مامەی باوکی منە، پیاوێکی دەنخۆش و قاریئێکی بەقۆت و فەلسەفەزانێکی زۆر بەتوانا بووە و لە علمی کەلامە زۆر بەتوانا بووە، لە علمی حساباتە کە ئەڵە چەندین جار شێخ ڕاغیب کەیکێک لە مێژونووسەکانی شام دەڵێت چەندین جار من لە مەجلیسی بووم کە فەڕەنسیەکانی لوچکان لە علمی حساباتە، لە علمی فەلسەفە و لە علمی کەونناسی و ئەوانە پیاوێکی بەتوانا بووە. بۆ نمونە مامە شێخ ئەحمەد غەریبمان کە پیاوێک بووە ئێران هاتوون بە دوایە بردویانە ئێستا لە ڕێژا و مناڵەکانی لەوێ نیشتەجێن پێ لەم مەدرسە تەخەڕوجی کردووە، لەیرا پێگەیوە وە دەیان مامۆسای تر تقریبا 5 قازیمان لە دەوڵەتی عوسمانیە هەبووە، شێخ عەبدوڵای قازی، شێخ سەلامی قازی و شێخ جەلالی قازی کە ئەمانە قەزاوەتیان کردووە لە سیتەک و لە سلێمانی و لە ئەستەمبوڵە و پیاوی زۆر بەتوانا و هەمووشیان وەکو خۆی شێخ جەلال ئەفەرمێت لە کتێبی مێژوویەکەیە ئەڵێ من ئەو قەزاوەتەی کە فێر بووم لە مەدرسەی چنارا خوێندم و پێگەیم. زۆر باشە. مامۆستا لە ڕابردووە هەمیشە شەریعەت و تەریقەت بەیەکەوە بوون، یعنی دەکرێت ئەو مێژووی کە جەنابەت باست کرد مێژووی تەبایی شەریعەت و تەریقەت بێت؟ بێگومان مێژوویەک بووە. لە ڕاستیدا مێژووی تەریقەت و شەریعەت لە وڵاتی ئێمە تەواوکەری یەک بوون و بە تایبەتی لە مەدرسەی ئێمە زۆر تەواوکەری یەک بوون. ئەمەی کە ئێستا ڕوویداوەم تازە هاتووە ئەمە لە ڕاستیە شتێکی نامۆیە، بیدعەیەکی نامۆیە لەم وڵاتە کە تەفرقە بخاتە بینی موسڵمانانەوە. لە وڵاتی ئێمە تەبایەکی باش هەبووە، مەدرسەکان حتا یەک نمونەتان بۆ باسەکەم کە من زۆر خۆم پێی معجەب بووم کە شێخ ڕاغیب لە کتێبی مێژوویەکەیە باسی دەکات، دەڵێ شێخ سەمیع دەنگی زۆر خۆش بوو
خەڵکی مزگەوتی حەنەفیە لە حەلەب هاتن تکایان کروتیان ئەم پیاوە بە یەک لە 5 فەرزەکە نوێژێک بێت بۆ لای ئێمە وتیان آخر ئەم شافعی و ئێوە حەنەفی وتیان قوبوڵمانە ئەفەرمێت وەڵاهی 16 ساڵ لە خزمەتیا بووم هەموو بەیانیەک زیاتر لە چەندین هەزار کەس لەگەڵ یا ئەڕۆشین بۆ نوێژی بەیانی بۆ مزگەوتی حەنەفی نوێژی بەیانیمانە کرد و پاشان ئەگەڕاینەوە بۆ مزگەوتی ئەحمەدی و مەدرسەی ئەحمەدیە لەوێ دەستمانە کرد و بە تەدریس هەتا ئەوکو سەعاتێک پێش بانگی نیوەڕۆ ئەفەرمێ ئەو سەعاتە ئەخەوتین مامۆستا ئەگەر بە کورتی ئەوەمان پێ بڵێ چ شێخەکان چ مەلاکان وەجاخیان ڕۆشنە لە چنارەیە سواز بۆ خوا تقریبا بڵین ئێستا ئێمە چەند مەلایەکمان لەم دیا هەیە والحەمدولillah بنیادی ئەمەمان ناوە و ئێستا ئیشی لەسەرەکەین کە پشتیوان بخوا وەکو بیناکە ئیشمان لەسەر کردووە وەکو تەدریسیش الحەمدولillah چەند مناڵێکمان لە پێگەیاندنان لە هەموو بوارەیەکەوە و تەلەبەمان هەیە لە هەموو شوێنەکانە نامەوێت ئێستا ناوی بووم تا بەرهەم پێنەگا بەڵام الحەمدولillah بەرهەمێکی باشمان بەڕێوەیە پشتیوان بخوا سەلام عەلەیکوم عليكم السلام ئێستا تانوێت چیم بۆ بڵێن بۆچی خۆتان گۆڕی بۆچی خۆتان گۆڕی بۆی قورآن بخوێنین ئافرینە قورئانە بێ بەجلی جوانەوە بخوێنین وایە بەڵێ دەی باشە چیم بۆڵێن فاتحة سوڕەتی فاتحە بەیەکەوە بەڵێ دێڵە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين والله ئافرین زۆر خۆش بوو ئافرین ئەی وەستاوەرە بۆچی تۆ نەوت وەرە تۆ بۆ نەوت بزانم تۆ ئەزانی ئەمە چییە ئەوە ئی زیکرە وایە ئافرینەوە بۆ تۆ ئەو زیکری پێ بکە پەیمانەکە دەوێ باش ئەمەش بۆ تۆ ئەمەش بۆ ئەم پیاوە زیکری پێ بکە ئیشەڵڵا بەس تۆ وەرە بزانم بۆ تۆ قورئانەکە نەخوێند ها بۆ تۆ نەخوێن ها وەرە شتێک هەرێم بە تۆ وەرە ئەمان بۆ تۆ باشە باش سلام علیکم پرامینە سەر ئەو چاوانم مامۆساگیانە خوا بەخێر بێ سپاس دەکەین بعد لە سەرەتا ئەوە بپرسم سەیری بەرنامەکەمانەکەی ئەرە وەڵڵا زۆر هەتا تاوا بێ هەتە مەشایەکەم خسمیشن برا پێت خۆشە بەرنامەکە وەڵڵا زۆر پرامینە با بزانم تۆ ئەزانم ێستا لە سلێمانی بەس بزانم لێرە لەدایک بووی بە گەنجی لێرە بووی بەڵێ وەڵڵا لە تەمەنی 14 ساڵەوەتی لەم وڵاتە دەرچووم مەگەل بە میوانی بێمەوە باشە ئەو پێشتر ئێرە ژیانی ئێرە چۆن بوو ئیش و کار لێرە چۆن بوو ئیش و کار خەڵگەر خەریکی فەلاحەت و زەراعەت و ئەڵێن ئەوتانەوەندە زۆر بە مەرەزەش کراوە زۆر ئەم بەردەمەی ماڵی باوکم هەڵی مەرەزە بووە کرا بە مەرەزە بەخوایمە خۆمان بەبیرمێ لەو بەریجادە تووتن و زەرعات و پەمومان کردووە لەو بەردەما
ئەوە ئاو زۆر بە بەس ئیسا ئاوەکە نەماوە بە ناشکری نەبێ ئاو هەمووی لەگەڵ زروفەکە گۆڕاوە. تۆ پێم لە ئێستا جاژار دەیتەوە بۆ ئێرە؟ ئەرەوەڵا هەموو مانگە جارێ دوو جار دوو مانگ جارێت هەر ئەمەوە سەرێکە دەم. باشە. ئێوە بەو گەنجە ئەڵێ تا تەمەنی 14 ساڵی لێرە بووم بەو گەنجە بە ڕۆژووە بوون ئێوە؟ ئەرەوەڵا جارێ ئێمە هەر ئایلێ ئێمە هەر زۆر منتەزیم بە ڕۆژ و نوێژوە لە خوای گەورە بە زیابێ. باشە. ئەگەر بیرت بێت چێ تۆی فێری نوێش کرد؟ باوکم دایکم دایکم زۆر زۆر زۆرترین ئەو دایکم یعنی خوێنەواریش نەبوو بەڵام بەقەل دوو خوێنەواری چاک هەموو شتێکی زانی بەیانیان هەڵە ساعت 2 ساعت ئەمە لا إله إلا الله واستغفر الله سبحان الله وتد ئاەتە الکورسیە خوێن یعنی بەنامان و عەجیب و دایکم بەو نەخوێنەوارە سوێن ئاوە ئەو هەموو زانی نەئەزانێت. با بزانم دینداری ئەو قەدیم ئاوە بە قووەت بوو یای ئێستا؟ واللهی ئێمە هەر باش بووین بەڵام ئیسەش ئەم چینە تازە زۆر باشە شکر یعنی ئەمە بەخوای گەورە بە زیابێ حەمد و سەنا بۆخوا ئەم جارە خصوصەن ئەم سێ و چوار حیزبی ئیسلامیە هەر زۆر زۆر یعنی ئیسلامی بژانەوە تۆ لەخوا بە زیابێ حەمد و خوای گەورە. هەموو کەس وا ناڵێ هەموو کەس وان من خۆم ئەیزانم خۆم چونکم بە دڵمە ئەڵێم چاک ئەڵێم چاکە شکر لەخوا بە زیابێ. تۆ پێم لە ئەمڕۆ هەر بە میوانی هاتووی؟ ئەمڕۆ من هەر بەم مناسەبەوە بانیان کردم وتیانە بێت بێی بۆ ئێوە و ئەینا من دوێنێ لێرە ڕۆیشتمەوە تازێ ئەو ئامۆزایشم بۆ هەمزاوە. یا ڕەبی خوا لێی خۆش بێ یاخوا و خوای گەورە ئینشاءڵڵا بە ئیمانەوە ڕۆیشت بێ ئینشاءڵڵا. پیاوێکی چاک بۆ لە خوای گەورە بە زیابێ ڕۆژێکی دووشەمەیەکی مبارەک یەکەم ڕۆژی ڕەمەزان مانگێکی مبارەک بەو لەونە ئەنجا خۆشی زۆر تالبی خێر و خێرات و چاکە و پیاوەتی هەموو لایەک بوو بەنی الحەمدولله دەی یاخوا بەخێر بێ ئێمەش بە خێراتن دەکەی سوپاس دەکەن کە لەبەر ئێمە هاتوویتەوە مەمنونی ئێزانین خوا لێ ڕازی بێخوا سوپاس دەکەین ئینشاءالله بە قوربانی کاکە گیان دەست خۆش بێخوا. ماما ساژن سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته مۆنسەگیان یاخوا بەخێر بن سەر چاوماناتن. سوپاس دەکەین سەلامەت بیاخوا. تۆ بە زمانی بە ڕۆژۆ خەریکی چێشکردن و چیولێنانی ئەزێتان نابێ ئەوە ماندوو نابن؟ وڵی سوپاس بۆ خوانەوەڵە مامساگیان جا خۆی خێرەکە لە ماندووبوونەکایە ئێمە تا ماندوو بووین خێری زیاترە و مانگی ڕەمەزانش خۆی یەکێکە لەو بەرەکەتانەی کە ئینسان هیمەتی بۆ هەبێ. تۆ هەر لەبەر ئێمە ئەمە چێشت بەدار کرد یاخود زوو ئەیکەی بەدار؟ وڵی هاتن ئێوە زۆر خۆشحاڵ بووم بە هاتنتان بۆیە زۆر باش خۆم ئامادە کرد زۆر حەزم کرد هەم بە ئاگریش بیکەم و هەم شەکانم تۆزێ باش بێت زۆر بە خێرانتانەکەم. سپاس دەکەین. ئەزانم کە تۆ مێردەکەت مامۆستایە ئەلحەمدولیلا مناڵەکانیش ساڵحن و بەتایبەتی کوڕێکی زۆر دەنگخۆش و قورئان خوێنیشت هەیە چەند دڵە خۆشە بەوە؟ وڵی یەکەم جارە سوپاسی خوای گەورەکەم لە ڕاستیان عمەتی منداڵ زۆر خۆشە خاصەتەن ئەگەر ساڵحیش بێ ئەوەی تری دیارە دایکان و باوکانش هەندێک لەو ئەستۆی ئەو ساڵحەیە بێ بگرنە ئەستۆ. بیستمە ئەڵەن ئەلحەمدولیلا بۆ خۆشت قورئان خوێن و قاری و ئەلحەمدولیلا هەتا ینی شارەزای شکر. وڵی سوپاس بۆ خوا دەستمان پێ کردووە بە عایلەی لە دەستگای نووری حکمە سوپاس بۆ خوا هەم بە خوێندن و هەم بە حیفز و بە هەموو شێوە خۆم و مناڵەکان بەردەوامین. باشە هەچەنەوە پرسیارێکی ببوورە زۆر شخصیە بەس با بزانم بۆ خۆت ئەلحەمدولیلا قورئانێ لەبەرە؟ وڵی ئەلحەمدولیلا شتێکمان لەبەر ئەگەر خۆی گەورە قبوڵی کات و لێمان وەرگێت. بەس ئەزانی بۆ ئێوە گرنگە ئێوە لە لادێ شاژین چونکە ڕاستیەکەی مناڵانی لادێ زۆر دەست پیان ناگا ئێستا هەموو شار و شارۆچکەکان سنتەری لێیە شوێنی پەروەردەکردنی لێیە و بە تایبەتیش ماشەڵڵا لقەکانی سنتەری حکمە گەشتونە زۆر نووسنگەکانیان گەشتونە زۆر شوێن بەڕاستی بەس ئێوە محاولەتان کردووە لە لادێکەشە ئەو مناڵانەی کە لە لادێکە هەن ئەوان وردە بخەنە ناو دەرس و دەور و بۆ ئەوەی ئەوانیش ڕاستی شت فێر ببن. وڵی ئەلحەمدولیلا لەبەر و مناڵەکان یعنی گەنجانێک هەن کە لە تەمەنی خۆیانان کە یەنەوە بۆ ئێرە هەندێکیان ماڵیان بڵێم لە دەستگای نووری حکمەوە نزیکن کە یەن لێرە
مناڵەکان ئێمە بینێن ئەمانیش دووبارە تەشجیعی ئەوانەکەنەوە کە ئەوان نزیکترن و ئێوە زیاتر هەوڵ بدەن هەتا ئێمەیەی. الحەمدولله خوای گەورە مۆفەقیان کە خوای گەورە سەلامەتیان کە وابزانم کاکەیەکتان مناڵێکتان گەنجێکتان وەزانم لە تۆ بخوێنێ کاکەش ماشەڵڵا قاریئێکی باشە تۆ پێت خۆشە مناڵەکانت لە ئایندەیە چیان لێ دەرچێ؟ وڵاهی پێم خۆشە ئینشاءڵڵا مناڵەکانم یەکەم ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنن چونکە ڕەزامەندی خوای گەورە لە پێش هەموو شتێکەوەی بۆ ئێمە ئەنجا هیوادارم مناڵەکان هەمویان لێرە و گویان لە دەنگم بێ نێتیان بۆ خوای گەورە سوڵحاو بێ بۆی بتوانن لە داهاتووە وەکو خۆیان کە چۆن ئێستا خەڵک بە ئاواتەخوازیانەوەیە کە گوێ لە دەنگیان بگریانی قورئان خوێن بن و ئەو کەسانەشی کە لە چواردەوری ئەوان بتوانن چاو لە ئەمانکەن و ئەمان هاندەرێک بن بۆ ئەوان بتوانن لە دوا ڕۆژە هەموو ئەو گەنجانە کە هەن بیان خەنە سەر ڕێگەی باش بیان خەنە سەر ڕێگەی قورئان لە سەر ڕێگەی خراپیش بن دوورکەونەوە خوای گەورە هیدایەتیان بدە. خوای گەورە مۆفەقتان کایەخوا عایلەیەکی وەکو ئێوە بەڕاستی ینی هەمووان شانازی پێوە بکەن خوای گەورەیەوە سەلامەت کە ئینشاءڵڵا و مناڵەکانی ئینشاءڵڵا ئەوە دەرەچن کە ئینشاءڵڵا ئێوە خۆتان ئاواتی بۆ خوازن. وڵا الحەمدولillah مامۆستاگیان توانیمان بە هەموو هەوڵێکی خۆمان وە لەو کە ئێمە لە هەندێک کاتە دوور لە شارین دوور لە هەنێسن بەڵام سواز بخوا ماوەی 7 ساڵە بە بەردەوامی مناڵەکانمان وا ڕاهێناوە ئەگەر ئەرکێکی زۆریشمان هەبێ نەمان هێشتووە ئەرکەکەیان لە ماڵەوە بکەن ئیلا نردومانن بۆ قورئانەکەیان بۆی بەردەوام بن بۆی تەشجیع بن بۆی ساردبوونەوەیەک نەبێ لە نێوان ئەو ڕۆیشتن و هاتنیان کە ئەگەر جارێک نەڕۆن. خوای گەورە مۆفەقتان کایەخوا. کاکە ئاکار جارە بابزانم لەگەڵ مانگی ڕەمەزانی وەزع چۆنە؟ وڵی سپاس بخوا الحەمدولillah ڕەمەزانی ئەم ساڵمان پڕبەرەکەتە بە حکمەوەی هەم جەوەگەی خۆشە سپاس بخوا هیلاکەر و مشەقەتی ئەگەر بڵم هەر نییە لە چاو ڕەمەزانانی پێشووە. کاکار چەندێک دڵی خۆشە کە کوڕی عایلەیەکی هەم باوکت هەم دایکت ماشەڵڵا زۆر تێگەشتون و زۆر الحەمدولillah هۆشیاریی دینی باشیان هەیە چەندێ ئەوە خۆشحاڵتەکەوە چەندێکیش ئەوە هۆکار بۆ بۆی کە تۆش ئەو ڕێگایە بگری. وڵی بێگومان خۆی گەورەترین هۆکار کە ئینسان پێوی پێ بگا لە سەرەتاییە سروشتی شوێنەکەیەتی وایە کاریگەری هەیە خۆمە نابێ بە عوزر تۆ بڵێ مادەم من سروشتەکەم وانە بۆی تر پێ ناگەم نا بەڵام هۆکارێکی باشە بۆ بەرەو پێشچوون بۆ گەورە بوون دمیش الحەملا بوونەوەی کە باوکم ئیمام خەتیبی مزگەوت وەکە ئەمە نیعمەتێکی خوایە زۆر نیعمەتە ئینسان یعنی کوڕەمەلابوون هەم لە لایەک خۆشە ئیلتیزاماتی هەیە هەنێجار لە هەنێ چێژی گەنجایەتیە مناڵایەتی خۆت ئەکەوی بەڵام گەورەتەکە گەورە وڵا هەر لە بچووکیەوە بە کەسێکی گەورە دەرەکەوی کەسایەتێکی دیارە هەیە. با پرسیارێکی زۆر خۆش بکەم بزانم کاریگەری باوکە زۆرتر لەسەر یای دایکت من با خۆم کەشف بکەم من کاریگەری دایکم زۆرتر لەسەرە والله من کاریگەری باوکم زۆر لەسەر والله ماشەڵڵا هەر لە سیفەت و لە خوێن و دەم و چاو و ڕنگ و زۆر. کاک ئاکار بەچی دەست پێ بکەین بە تۆ جگە لەوەی کە قورئان خوێنێکی باشی الحەمدولillah مەداحێکی باشی ینی سرودی شەڵەی ئێمە ئەمڕۆ هەردووشیانمانەوێ پێم خۆشە سەرەتا ئەگەر کورتیش بێ سوورەتێکی کورتمان بۆ بخوێنە دوای اینجا سرودێکیشمان بۆ بڵێ اینجا واز لێنی لەبەروی ئیشی ترمان پێێتە داواکاریە گەورەکە من وڵی تر لە خزمەتدا نابم ئینشاءڵڵا شتێکمان بۆ بخوێنە بە هینی خۆت بەوەی کە پێیت ئاسوودەی قورئان تەبان سوورەتێکمان بۆ بخوێنە سوورەت هەبێت چەند ئاەتێک بێت. أعوذ بالله من الشيطان الرجيم إن يوم الفصل كان ميقاتا يوم ينفخ في الصور فتأتون أفواجا وفتحت السماء فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا
إن جهنم كانت مرصادا للطاغين مآبا لابثين فيها أحقابا لا يذوقون فيها بردا ولا شرابا إلا حميما وغساقا جزاء وفاقا إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء أحصيناه كتابا فذوقوا فلن نزيدكم إلا عذابا إن للمتقين مفازا إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا. دەست خۆش خی گەورە پاداش باتەوە بەس لە ئاەتەکانی عەزابە نەوچوانە گرش کردبوو بەس لە ئاەتەکانی بەهشتا ئینە للمتەقینە مەفازە لێەوە ڕوود کرایەوە وین بوو ئەوە ینی قاری ئەبێ وابێ ئەوە تەفاعول لەگەڵ ئاەتەکانە بکە. وڵای خۆی بۆ قاری یەک دووش زۆر مویمە یەکەم تێفکرینە لە ئاەتەکە داواکانی لە خۆی گەورە لێمان وەربگرێ و ئەمە نەیکاتە حوجەیەک لەسەرمان حجەی باشە بین انشاءالله. یەک دووش زۆم یەکەم شارەزا بێت لە مەقاماتە من ئەلحەمدوللا بە بۆنی مامۆستا شێخ حسینەوە یعنی خۆی گەورە جەزای بداتەوە زۆری سوادەم لێ کرد خولێکم بینی لای یعنی مەقامات زۆر مهمە بۆچی بۆ ئەو ناتوە سەوتی خۆتی تیا ئەدا بکەی بۆ ئەوی ئاەتەکە لەسەر شێوەی حەزین بێ تۆ سەوتی حەزینی بۆ بەکاربێنی نەک تۆ باسی جەهەنەم بێ بە سەوتێکی فەڕاح بێ وایە هەنێ جار بوونە لە شوێنەکانە لە تەعزیەکانە بینی یعنی ئاەتەکە باسی عەزابە بە مەقامی جەژنەی خوێنی ئارە وەڵڵا دەست خۆش بێ ئەمە قورئان بۆ خوێندین ئینشاءالله تۆ هەر گرنگی داوە بەلایانی باوە بڵێن قراءەتەکە یاخود حیفزیش. والله من الحەمدوللیلا بە بۆنەی نووری حیکمەوە زۆر سوپاسی خۆی گەورەکەم کە ڕێمان لە نووری حیکمە کەوت ئەوش نیعمەتێکی زۆر گەورەیە بە تایبەتی کە ڕاستە زۆر نزیک نییە لێمانە بەڵام نیعمەتە بۆ ئێمە تقریبان بە سیارە و چارێکێک دوورە لێمان. ئیتر مامۆستا سۆران و مامۆستاگەمیانەمانە خۆی گەورە جەزایان بدات بە تایبەت مامۆستۆران کە مامۆستای قیرائاتمە زۆر هەوڵی لەگەڵا داوم 4 ساڵە بە بەردەوامی هەوڵم لەگەڵادا بۆی قیرائاتەکەم ڕێکەم و ئیتر خۆی قیرائات زۆر مویمە تۆ قیرائاتت تەواو بێ ئەو کاتە حیفزەکە وردە خۆیت بەدەستە ئەروەڵا بێگومان بەڵام من گرنگیکی زیاترم بە قیرائاتەکە دا. دەست خۆش بێ دەست خۆش بێ زۆر خۆی گەورە سەلامەتی خۆشەویستان لە بەردەم قوتابخانە کۆنەکەی کوندی چنارەین حەزەکە بابەتی خوێندن و خوێنەواری لە مامۆستا سەلاح بپرسم کە دەگوترێ ئەو یەکێکە لە موئەسیسانی بواری خوێندن و خوێنەواری لە گوندی چنارە. مامۆستا گیان سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاه یا خوا بەخێر بێن. سپاست دەکەم. مامۆستا گیان جارێ ڕەمەزانە لێ پیرۆز بێ خی گەورە تاعات و عیبادەت لێ قبولکە انشاءالله خۆ لەگەڵ ڕۆژ و مانجی ڕەمەزانە الحەمدوللا تەندروستی شکر باشە باشم شکر تایسە باشە نامە الحەمدوللا. مامۆستا پێم خۆشە سەردێکی خوێنەواری ئاوا لە سەرەتاوە چۆن دەستی پێ کردووە مەسەلەن بۆن منە ئایا مەکتەب بووە یا حوجرە بووە ئاوا دەستی پێ کردووە و دوایی چۆن بۆ بە قوتابخانە سەردێکم بۆ باسکە ئینشاءالله. لە کۆتایی 56
کۆمەڵی پیا بیرانەوە کردو کە ماوەیەک بوو مزگەوتەکەمان بە حجرە بوو ئیتر چون تەکلیفیانە مامۆستا شەمحەمی ئەحمەد ڕەن کرد و کاتە مامۆستا مەلا عەبدوڵڵای لێ بوو حازر بوو تەکلیفەکەیان قبوڵ کردن و هاتن بۆ چنارە حجرەیەکیان کردەوە زۆربەی مناڵی تەمەنی من هاتن لە حجرەکەیان خوێند دوایی لە 58 تا قوتابخانە هات جێگایان نەبوو بڕیار درا کە قوتابخانەکەمان بۆ بکەنەوە باوکم خوعافی کە وەدەهۆیانێکی تازەی کردبوو بەرامبەر مزگەوتەکەی ئێستا مزگەوتەی سەرۆ وتی ئەمە من تەبەڕعەکەم هەتا بینا ئەکرێ بۆ قوتابخانەکە ئیتر لێ ماوەیە دەوام کرا و لە خوارەوە بینایەکی تری باشتر هەبوو پێش حکوومەتیش دەستی کرد لەم شوێنە بینایەکمانمە دروستکە ئەو کاتە حاج دەرێش خوعافیکە وتی پێم باش هەر بێنە خوارە چونکە دوو هۆدەهۆیوان بوو جێگانەوە بووە ماوەیە هاتە خوارەوە دوای ئەو بیناکە تەواو لە شوێنی ئەم قوتابخانە کە ئێستا لە بەردەمی وەساین قوتابخانەکە دەستی پێ کرد ئیتر لە ئەوڵەوە چەند فەقێ بووین من و شێخ ساڵح خوعافی کە ئەمری خوای کرد لەگەڵ محمووی شێخ فەتاح ئەویش ئەمری خوای کردووە خوعافیان بکات ئینشاءڵڵا امتحانێکیان کردین لەبەرەوە لە حجرە خوێندوو بوومان و ماوەیەکی زۆر بوو بەڵام لە ڕاستیە بیرکاریمان نەخوێندبوو وەڵای حەقە لە پۆلی شەردایانێ بەڵام بیرکاری نازانن بوو بە مشکلە بۆمان و لە پۆلی دوو دایان ناین ئێتر لە 58 لە پۆلی دوو دەستمان پێ کرد ئەلحەمدوللا لە 62-63 امتحانی بەکلۆریمان لە عەربەت بوو لەوێ امتحانماندا و منعەتە جەول دەستی پێ کرد ئێمە پاش فترێ چوین و پەیوەندیمان کرد بە قوتابخانەی ناوەندی سلێمانیەوە ئەو کاتە مامۆستا سامی حوسێن نازم بەڕێوەبەر بوو دوای ئەوەی ناوەندیمان تەواو کرد ئینجا وەکو لە دارالمعەلمین وەرگیراین و 68-69 دارالمعەلمینیشمان تەواو کرد 75 گەڕامەوە بۆ ئێرە و بڕیارمدا کە ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە نە خوێنەواری تیان هێڵم حکوومەت ئەوی لە موالیدی ئەمری تەمەنی لە 50 کەمتر بوو بە زۆرەی هاوردن سێ پۆلمان کردبوو بۆ مەحلومیە بەڵێ اینجا وەکو قوتابخانەی سەرەتاییەکەیش مەحلومیەکە بە شەو بە تاقی ئێواران هەوڵێکی باشماندا الحەمدوللیلا تا 86 لێرە بووم تا چنارە داگیرە لەخوا بە زاویە چەند جیلێکمان پێگەیاند و ئێستا هەمویان لەخوا بە زیاوی خوێنەوارن و کۆمەڵی مامۆستای زۆرمان هەیە و وەروها پرۆفیسۆرمان هەیە سامانی شێخ عەبدوڕەحمان الحەمدوللا پار شادەی پرۆفیسۆر هێنا لە زەرا الحەمدوللا هەموو لێرە بوون بەڵێ مامۆستا پرسیارێکم لەبیر نەچێ سەرەتا ئەوەی کە جەنابەت ئەفەرمووی زۆرینەی ئەو خوێنەوارانەی کە لە تەمەنی جەنابتان زۆرینەیان وەختی خۆی فەقێ بوون یان خود بە فەقاهەتی دەستان پێکردووە بەس کە سوکاریان حەزەرێکیان لە خوێندنی میری هەبوو یعنی نانەهێشت بچن بۆ خوێندنی میری و ئەوانە چ هۆکارێک هەبوو خەڵک ئاوە حەزەر لە خوێندنی فەرمی و میری بکە وڵایتر بەعزێ وا تێگەیشتە بوو کە بێتە قوتابخانەی میری ئەمە دەرسی شەیتانی پێڵێن چەند جارێ خەی باوکمان کرد تۆ چۆن ئەم کوڕای لە حوجرەوەی نێری بۆی وتی وەڵا هەر خوێندنەوە ئەمە فێری خوێندن بێ و هیچ نەبێ شادەیەکی ڕسمی لێ و دواییش لە عەسکەریش دەربازە بێت بەڵام قەدەری خوای جواب بوو یەکەمەوە وەجبەی خوێنەوارکە کردینان بە سەربا عەسکەری ئێمە بەرکەوتی مامۆستا دەیەکە شێخە دێیە با بزانم شێخەکانی تەریقات ئەوان چ کاریگەرییان لەسەر خوێنەواری هەبووە لەسەر هاندان بەوەی کە خەڵک بخوێنێ یاخود بەوەی کە مەسەرەن بۆن منە مەکتەب زوو بگاتە ئێرە ئەم چ کاریگەرییان هەبوو هەر لە سەرتاوە کە شێخ نەزامی باپیرە گەورەمان دیەکەی ئاودان کردێتەوە مزگەوتی دروست کردە و بەردەوام حوجرە و فەقەی تیا بووە ئیتر جارجارێش بەهۆی چۆڵکردنەوە بەهۆی ئەم دەسۆشاندن و شەڕ و ئاژاوی ناوخۆی ناو عێراقەوە دیەکە چۆڵ بووە ئیتر جارجار حوجرە و هینەکە ئەنداخراوە تا ئەخیرەن لە ساڵی 56 کۆمەڵی لەو پیاوانە باوکشم لەگەڵیانە بۆ خوعافویان کە یاخوا
بیریان لەوە کردو ئێمە معقول نییە خوێنەوارێکی وامان نیە مەلایەکی وا زانایەکی وامان نییە کە بتوانێت بەباشی ئەم مناڵانەمان فێرکە و پەروەردەیان بکات پەروەردەیەکی قورئانی ئیتر چوون بۆ ئەحمەبڕنا لە مامۆستا مەلا عەبدوڵڵای سێتەڵانی لێبوو حازر بوو لە مەدرسەی ئەحمەبڕنا تەکلیفی ئەنە مامۆستا شام حەمەوە ئەویش هەردووکیان قبوڵیان کرد و هاتنە ئێرە و الحەمدوللا خوێنەواری دەستی پێ کردەوە. خی گەورە مەوفەقتان کە مامۆستا گیان. خۆشەویستانم ئەزانم وەڕز نەبوون حەسانە کرد بەرنامەکە ئەندازێکی دیکە درێژ بێ ئەم سروشتە جوانەتان زیاتر پیشان بین بەڵام بە خۆتان نەزانن کاتەکەیمەش ئەوە نەیە یاخود ئەوە نەمەجال هەیە بۆیە لێرەوە لە گوندی چنارەوە بەچێتان هێڵین تاکو بەیەگەشتنەوەیەکی دیکە تاکو بەرنمەیەکی دیکەی ئێوارانی ڕەمەزان هەمووتان بەخوای گەورە ئەسپێرم خواتان لەگەڵ. الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله